بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين وعلى آله وصحبه الطيبين الطاهرين. پیغمبری پیشوا عليه الصلاة والسلام لفرموديتي صحيح داد فرميت: لا يجلس قوم مجلسا لا يصلون فيه على رسول الله صلى الله عليه وسلم إلا كان عليهم حسرة وإن دخلوا الجنة لما يرون من الثواب. پیغمبر صلى الله عليه وسلم فرميت: هر مجلسك هر كورك كمسلمانان تيدا كوب بنوام أفرمي اگر بيت الصلوات لسر پیغمبر ندن عليه الصلاة والسلام إلا روج قيامت پشمان بنوام. اگر بيت اوانت چوبنا بهشتش لبهشتش هر پشمان بنو كصلواتيان لپیغمبر ندا عليه الصلاة والسلام لبر اوي لوين دري اجر و پاداشتي يكجار گورا ابينن ك بو او كسانه هي كصلواتيان لپیغمبر دا عليه الصلاة والسلام. زي ما سرتا بيش او دس بيبكن سي صلوات لسر پیغمبر دن عليه الصلاة والسلام. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. خوشويستان بهم خوش لو چند دقيقه که لخدمتان دام لخدمت فرمودهی پیغمبری پیشوا بن عليه الصلاة والسلام. او فرموده طبعا پیغمبری خوا عليه الصلاة والسلام فرموده که مروفی مسلمان الشبهینیتن بمیشه هنجوین. مروفی مسلمان لقل میشه هنجوین داوی چیانه چوینیتن. زبا تماشا کین يعني بو پیغمبری خواه عليه الصلاة والسلام بو مروفی مسلمان بمیشه هنجوین الشبهینیتن. طبعا اسلامتی خوشویستان اسلامتی قسنیه اسلامتی اوندی صفاته اوندی کرداره اوندی جیبجی کردنه اوند قسنیه. لو پیغمبری خو علیه الصلاة والسلام لهمو درفتێک دا یویست کە مسلمانان تێبگەینیتن کە بتوانن خۆیان بەو صفاتانە بڕازینەوە. جا لو فرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی مثل المؤمن مثل النحلة لا تأكل إلا طيبة ولا تضع إلا طيبة. أفرمي نموني مروفي إنساني إيمان دار وكو ميشهنجوين وايا تنهاشتي باك أخوات وتنهاشتي باك دانيتن خواردني باكا دانانشي هر باكا. للرواية اشتردا أفرميتن: والذي نفس محمد بيده إن مثل المؤمن لكمثل النحلة. أفرمي أكل طيبا ووضع الطيبة. أفرمي سوين بوي كجياني محمدي بدستا نموني مروفي إيمان دار وكو ميشهنجوين وايا تنها باك أخوا وباك دانيتن. جا إمامي مناوي رحمة إخوائي لبيتن لسر أو فرمودي أفرمي باشا يعني لتدا إنساني مسلمان وميشهنجوين وشي إيكن لو بيغمبر صلى الله عليه وسلم أوندا بيشي تواندينا. طبعا وجهي الشبه شوازي ويكتونيان تنشتيك و إمامي مناوي أفرمي يكميان أوي زيرتشي لهاتوي ميشهنجوين زور لهاتوا زور زيركا زور دانايا كواتا مروفي مسلمان دبي هول داتن نابي فقير حال بيتن نابيتن يعني والا خوي بقريتن خوي بينا قينيتن. أفرمي يكم زيرتشي لهاتوي ميشهنجوين دو أفرمي كم أزيداني بو خلشي يعني أجا تماشي ميشهنجوين كي كم ترين زرري هي بو مخلوقات وبو دوروبري خوي وبو خلشي كم ترين زرر تنانت بيودانا كشي زررني وسود بإنساني أجينيتن أويش هر شفاء بو نخوشيا كان أو جا أجر تماشاي كي يعني سودي تند زورا أجر بيتو تماشاي ميشهنجوين كي سودكاني باس كي بتابينز محاضري نابڕێتەوە. اینجا قەناعەتی ئەوجا بەردەوامی مێشەهەنجوین و کارکردنی تەنانەت لە شەویشدا یعنی هەوڵدانی بە شەو و بە ڕۆژ کە کۆڵ ناداتن. خۆپاراستنی مێشەهەنجوین لە پیسی یعنی لە هەرچی شتی پیسە مێشەهەنجوین خۆی ئەپارێزیتن لەسەر شتی پیس هەڵانیشیتن. اینجا خواردنی پاچی و یەک شتی دیکەی مێشەهەنجوین ئەوەیە کە لغير كسابتي دستي خوي كسابتي دستي خلشي كنا خواتن. نجا طاعته جويرايالي مشهنجين بو أميريكي خوي بو ميري
ئەوانە هەمویان خاڵی گرنگن کە پێویستە مرۆڤی مسلمان ئەو خاڵانە مێشە هەنجوین ئەوانەی کە تێیدایە بتوانیتن لە خۆی جێبەجێکە. ئەوجا هەندێک ئافاتیشی هەیە مێشە هەنجوین. مثلا یەک لەو ئافاتانەی کە هەیتی ئەوە هەر ئیمامی مەناوی ئەفەرمی یەک لەوانە تاریکی، لە تاریکیدا تاریکی وا لە مێشە هەنجوینەکە کە کاری پێ نەکرێتن. یەک لەوانە هەور، یەک لەوانە زریان و باو ڕەشەباو، ئەوانە یەک لەوانە دووکەڵ، ئینجا ئاو، ئینجا ئاگر. ئەفەرمی بە هەمان شێوە ئینسانی ئیمانداریش ئەگەر بێت هەمان ئافەتی هەیە، ئەو ئافەتانەوە لە ئینسانی مسلمانەکە کە عملی صالحی لە عملی صالح و لە کرداری چاچی دوور بخاتەوە. بۆ نمونە ئینسانی مسلمان ئەگەر هات و تاریکایی غەفڵەت باڵی بەسەردا کێشام، کاری و عملی صالحی کەمە بیتەوە. اینجا یاخود ئەگەر هات و هەوری شک و گومان باڵی بەسەردا کێشا، شک و گومانی دەربارەی دین و دەربارەی ئەسڵی دین و قورئان و پێغەمبەر و عەلەیهی سڵات وسەلام ئەوانە بۆ دروست بوو، کاری چاچی کەمە بیتەوە. یاخود زریان و ڕەشەبای فیتنە، ئاشوب، ئەوانە یاخود دووکەڵی حەرام و ئاگری شەهەوات و ئارەزوو، ئەوانە هەمویان یعنی ئەبینی ئینسانی مسلمان زۆر زۆر و مێشە هەنجوینەتی و لۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام زۆری پێک چواندون. یعنی زانانی حەشەرات ئەوانەی کە لە بواری حەشەراتدان ئەفەرمون، یعنی زۆرەوە تەئکید دەکەنەوە، ئەڵێن مێشە هەنجوین ئیلا شیلەی ئەو گوڵانە نەبی، ئەو گوڵانەی کە بۆندارن بۆن خۆشن بەس ئەچی شیلەی ئەوانە هەڵەمژیتن، ئەوانەی کە بۆندار و بۆن خۆشن. ئەوجا یعنی ئەگەر تەماشای ئەو هەنجوینەش بکەی کە لە زجی مێش دێتە دەرێ، خۆشترین و باشترین و پاکترین ئیفرازاتە کە لە حیوانە چیەوە و بە سووترینیانە یعنی کە دێتە دەرێ. بۆیە خۆشەویستان لە صفاتی جیهانی مێشە هەنجوین صفاتی گەلێک زۆرە. یەک لە صفاتەکانی ئەو وەکو ئیمامی مەناوی ئاماژەی پێکرد کارکردن و ئیشکردنی بەردەوامە، هەوڵەدات بەردەوام ماندوو نابیتن، کارکردنی بەردەوام ئیشەکە، کەواتە مرۆڤی مسلمان دەبێ لە کارکردندا ماندوو نەبێتن. ئەوە یەک. دوو، یعنی بەردەوامی شەو ڕۆژ ئیش لە ناو خەلیەکەی خۆیدا ئاکات، لە ناو شانەکەی، تەنانەت گوتم شەویش ڕاناوەستیتن. اینجا شارەکەی خۆی بنیاتە نێتن، بنیاتنانی شاری پێویستە مرۆڤی مسلمان بە هەمان شێوە یعنی دەستی هەبێتن لە بنیاتنانی شار و ئاوەدانکردنەوەی، پارێزگاریکردن لە وەچە و نەوەکانی خۆی. و ئەگەر تەماشای شجاعەت و ئازایەتی بکەی، یعنی تەضحیە بە خودی خۆیداتن مێشە هەنجوین لە پێناو دروستکردنی خەلیەی خۆیدا. یعنی یەکێکی دیکە لە صفاتە هەرە جوانەکانی مێشە هەنجوین ئەوەیە کە مێشە هەنجوین حەز لە کاری بە کۆمەڵە کاتن، حەز لە کاری بە جەماعیە کات. یعنی مێشە هەنجوین هەمووی دەستە جەمعیە، جیهانێکی سەر بەخۆیە گە تەماشایکەی، هەمویان هەموو پێکەوە گوێڕایەڵی میرەکەیانن و بە جوانی بە دەستە جەمعی کارەکەن. یعنی ئەوە زۆر ڕووناگە تەماشای مێشە هەنجوین بکەی. ئەوجا مێشە هەنجوین بێتاقەت نابی بەڕاستی، بۆڵە بۆڵ ناکا، بەڵکو بەبێ دەنجی ئیشەکاتن، ئیشی خۆیە کات و بەردەوامە لە ئیشکردنیدا و قەت چاوەڕێی منسبی نییە کەسێک منسبەکی پلە و پۆستەکی پێبداتن یاخود مەسەرەن مەکانەتەکی هەبیل و ئەوەی لە پێناوی هەندێکدا ئیش بکە، نا بەبێ دەنجی ئیشی خۆیە کات و بەردەوامە لە ئیشکردنی. طبعا مێشە هەنجوین لە قورئان گرنگیەکی زۆر تایبەتی بە مێشە هەنجویندایە. یعنی ئەوە لە فەرمودەی پێغەمبەری عەلەیهی سڵات وسەلام مسلمانی چوان بە مێشە هەنجوین. بەڵام لە قورئاندا تەماشاکەن، لە قورئاندا یەک سوورەتی تەواو بە ناوی سوورەت النەحل، یعنی سوورەتی مێشە هەنگ هاتیە. ئەو سوورەتە طبعا ئەوە تەکریم و ڕێزلێنانە بۆ ئەو حەشەڕەیەی، بۆ ئەو گیاندارێکی کچکەیە بەڵام زۆر بەسوود و دەرس و پەندی زۆری تێدایە. تەماشاکەن قورئانی پیرۆز چە فەرمیتن؟ ئەفەرمی وأوحى ربك إلى النحل أن اتخذي من الجبال بيوتا ومن الشجر ومما يعرشون. أفرمي إلهام من خستا بيمان قد بميشة هنجوين، بيمان قد أن اتخذي من الجبال بيوتا، لچه مالي خود دروسكي لتيايا كان پاشان ومن الشجر لدار شاني خود دروسكي ومما يعرشون هروها لنا وقاميش بشلان. لو استا ببي أو آيات قرآني بيروز زور بي طبعا ليكولينا وزور كراينا لسر هنجوين استا ليكولينا وكان سلمان ديتيان
ئەڵێن ئەو هەنجوینەی کە لە چیایە باشترە لەوەی کە لە داریە، ئەوەی داریش باشترە ئەوەی کە لە ناو قامیش و بیشەڵانیە لۆ نەخۆشیەکان. طبعا ئەوە سەلماندنی قورآانی پیرۆزە. قورآن یەکەم جار بە تەرتیبی هینا، یەکەم لە چیا لە شاخەکان، پاشان ینی ئەوەی لە چیا و لە بەرد و ئەوانە شانەی دروست دەکاتن، پاشان دار، پاشان قامیش و بیشەڵان. ثم كلي من كل الثمرات، اینجا پێمان گوت لە هەموو میوەیەکی بخۆ، فەسلوکی سبل ربکی، ئەو ڕێگایە بگرە ئەوەی کە خوای گەورە بۆی دیاری کردووی چ گوڵەیەک و چ شیلەیەک هەڵمژی. يخرج من بطونها شراب مختلف ألوانه. طبعا أفرمي لنا وجي مێژدا خواردنەوەی جۆرا و جۆر دێتە دەرێ. طبعا ئەگە تەماشاکەی هەنجوینە یعنی عکبەرە پرۆپۆلیۆسە کۆمەڵێک شتە کە مێش دروستی ئەکاتن. ئەفەرمی فيه شفاء للناس. طبعا لە هەنجویندا شیفا بۆ خەڵک هەیە، نەیفەرمووە شفاء لكل داء، فەرموویەتی فيه شفاء للناس، شیفایە لۆ نەخۆشیەکان لۆ خەڵکی، بەڵام نەک لۆ هەموو نەخۆشیەکی، چونکە هەندێک نەخۆشی هەیە ئەگەر هەنجوینی بخواتن لەوانەیە پێ بمریتن. بۆ نمونە ئینسانی تادار ئەوەی تای لێبیتن نابی هەنجوینی بخوا، بەڵام ئەفەرمی شیفای تێدایە بۆ خەڵکی. بەرحاڵ ئەوە بابەتی مە نییە، ئەوەی بابەتی مە گرنگە چی یعنی بۆ پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام تەشبیهی ئینسانی ئیمانداری کرد بە مێشە هەنجوین. یعنی ئەو وێکچوونە چییە؟ یەکەمیان لە نێوان ئیماندار و لە نێوان مێشە هەنجوین. مێشە هەنجوین پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی لا یأکل إلا طیبا، ئەوە صفەتی چییە؟ صفەتی مێشە هەنجوینە، کەواتە ئیمانداریش بە هەمان شێوە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی لا تصاحب إلا مؤمنا ولا يأكل طعامك إلا تقي. ئەفەرمی ئینسانی مسلمانیش نابی هاوڕێتی ئیلا کەسی ئیماندار، یعنی تەنها هاوڕێتی ئیماندارەکەی. پێویستە ئینسانی مسلمان هاوڕێتی لەگەڵ کەسانی ڕێک و پێک و مسلمان دابکە و ئەوەی خواردنی شت ئەخوا دەبی کەسێکی لە خواترز بی. تەماشاکەوە خاڵی یەکەم یەکچوون. دووەم المؤمن طبعا لا يقول إلا طيبا، چۆن مێشە هەنجوین کە هەنجوینە داتن بە هەمان شێوە ئینسانی مسلمانیش ئەو قسەی کە ئەکاتن تەنها قسەی باشەکات. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی من كان يؤمن بالله وباليوم الآخر فليقل خيرا أو ليصمت. إنساني مسلمان كاتك قسيك كات يان قسي باشا كات يان خوي بيدنگ كات. بيغمبر صلى الله عليه وسلم فرمي وي باوري بخوا وبروجي دواي هي يان بابي دنگ بي يان اگر قسيكي كر باقسك خير بيتن. كواتا بهمان شوي ميش هنجوين لا يأكل إلا طيبا ولا يقول إلا طيبا. إنساني مروفي مسلمان حەزی لە کاری بە جەماعی و کۆمەڵە، چۆن مێشە هەنجوین حەزی بەکاری بە کۆمەڵە، یعنی مێشە هەنجوین هەمووی هاوکاری یەکتریە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی المؤمن للمؤمن كالبنيان، ئەفەرمی ئیماندار بۆ ئیمانداری وەکو کەلبونیان، وەکو بینایەت وایە، وەکو دیوار وایە، هەمووی یعنی خشت خشتی ئەگریتن. ئاوا بە هەمان شێوە ئینسانی مسلمانیش هەمویان تەواوکەری یەکترین. ئەفەرمی یەشد بعضه بعضا، یەکی ئەگریتن پشتی یەکەگرن، هاوکاری یەکتری ئەبن و یەکتری تەواوەکەن. ئەگە تەماشای سیرەتی پێغەمبەرکەین عەلەیهی السەڵات وەسسەلام، پێغەمبەر صلی الله علیه وسلم لە هەندێک لە سەفەرەکانی کە فەرمانی بە سەحابە ئەکرد ئەی فەرموو بڕۆن فڵان کاوڕەی فڵانە حەیوانەی بکوژنەوە، ئەدی یەک سەحابەیەک ئەیگۆ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کوشتنەوەکەی عایدی من، یەکێکی دیکە ئەیگۆت گوراندنەکەی عایدی من، یەکێکی دیکە ئەیگۆت ئاگرکردنەوەکە و لێنانەکەی عایدی من. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەی فەرموو کەواتە دارکۆکردنەوەکانیش عایدی من، ئەمن کۆیەکەمەوە هەمویان تەواوکاری یەکتریون. بە پێغەمبەریانە گوت صلی الله علیه وسلم نحن نكفيك يا رسول الله، ئێمە بەسین ئەی پێغەمبەری خوا، تۆ دانیشە با ئێمە خزمەتت بکەین، تۆ چۆن ئەکرێت ئەتوو دار و شتیوا لە کۆ بکەیەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی قد علمت أنكم تكفوني، دەزانم کە ئێوە بەسن، ئێوە ئیشەکانەکەن، بەڵام ولكني أكره أن أتميز عليكم، بەڵام ئەمن پێم ناخۆشە ئەمن لە ئێوە جیا ببمەوە، ئەمن خۆم لە ئێوە جیا بکەمەوە. ئەها قائیدی مسلمان، سەرکردەی مسلمان، بەرپرسانی مسلمان هەمیشە پێشەنجیان پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام. بۆیە بە درێژایی مێژوو سەرکردە مسلمانەکان یعنی قەت خۆیان جیاواز نەکردیتەوە لە خەڵک و لە تەواوی هاوڵاتیان.
جا أو يعني يكي تل خالكان طبعا أجر تماشاكين نشانو ملامحي إشي بكومال كاري بكومال لميشة هنجوين دا وباسم كري يعني قوتم ميشة هنجوين زور حزب كاري بكومال ودست جمعية طبعا أول للديني إيمدا لعبادات كاني إيمدا أو زور رنجي دايتوا تماشاكن نوێش کردن بە جەماعەت لە مزگەوتێ بەهەمان شێوەی مێشە هەنجوینیە کە حەز بەکاری کۆمەڵەکەی نوێژی مزگەوتێ چیە یعنی نوێژی بە جەماعەت ئەوەندە ماوەی کە یعنی ئەو بەزمەی کۆرۆنای لە گۆڕێ بوو خەڵک کە نوێژی بە جەماعەتی لێ مەنع کرا بوو هەمومان یعنی دنیامان لەوێ کات بوو دنیامان لەبەر تەسک بوو بۆ چونکە مسلمان حەز بەکاری کۆمەڵەکە حەز بە دەستە جەمعیە کاری بە دەستە جەمعیەکە اینجا بە ڕۆژبوونی مانجی ڕەمەزان یعنی مانگێکە بەڵام لێک کاتدا هەموو بەیەکەوە هەمووی بەدەستە جەمعی بڕۆ لە کاتەکانی دیکە بە ڕۆژێبی ئەو تام و چێژەی نییە کە لە ڕەمەزاندا بە ڕۆژی ئەبی اینجا فەریزەی حەج یعنی ئەگە تەماشاکەی هەموو لە یەک کاتدا و لە یەک شوێندا نوێژی جەژنەکان هەموو بە یەک دەنگ هاوارەکەن تەکبیر لێ ئەدەن ئەوانە هەمووی مەلامحی ئەوان کاری یعنی کە ڕنگدانەوەی هەیە لە دینی ئێمەدا مسلمان ئینسانی مسلمان پێویستە هەمیشە لەگەڵ کاری دەستە جەمعی بیتن و ئیشی بە دەستە جەمعی بکاتن اینجا ئەگەر تەماشای قورئانی پیرۆز بکەین قورئانی پیرۆز تەماشای ئاەتەکان بکەن خوای پەروەردگار دائما بە سیغەی جەمع بانجی ئیمانداران ئەکاتن بە تاک بانجی نەکردینە هەمیشە فەرمی یا ئەیها الذین آمنوا یا ئەیها الناس يعني صيغة كان هميشه بجمعي بكاردينيتن كواتا ئەوانە پێمان ئەڵێن کە مرۆڤی ئیماندار وەکو مێشە هەنجوین چۆن بەبێ کاری دەستە جەمعی ناژیتن بە هەمان شێوە ئینسانی مسلمانیش ناکرێتن لە کۆمەڵی مسلمانان و لە دەستە جەمعی و لە کاری دەستە جەمعی دوور بیتن. یەک لە صفاتەکانی دی ئیماندار ئەوەیە دەبی وەکو مێشە هەنجوین سوودی بۆ غەیری خۆی هەبیت. چۆن مێشە هەنجوین هەموو ئیشەکانی سوودن کەڵکن بۆ بەرامبەرەکانی، مرۆڤی ئیمانداریش دەبێ ئاوا بیتن. پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام ئەڵێ ڕۆژێک پیاوێک هاتە لای فقال يا رسول الله أي الناس أحب إلى الله وأي الأعمال أحب إلى الله. أو پیاوە پرسیاری کرد لە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی چ کارێک لە لای خوای پەروەردگار زۆر خۆشەویستە و چێ لە لای خوای پەروەردگار لە هەموو کەس خۆشەویستترە؟ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی أحب الناس إلى الله تعالى أنفعهم للناس. خۆشەویستترین کەس لای خوای پەروەردگار ئەوەیە ئەو کەسەیە کە لە هەموو کەس زیاتر سوودی بۆ خەڵکی هەبیتن. وأحب الأعمال إلى الله تعالى سرور تدخله على مسلم. وباشترین و خۆشەویستترین کار لە لای خوای پەروەردگار ئەوەیە ئەتوو دڵخۆشیەکی بخێ دڵی برا مسلمانەچیت. برایەکی مسلمانە دڵخۆشکەی ئەوە باشترین کارە لە لای خوای پەروەردگار. بەڕاستی خۆشەویستان ئەوە قسەی ئیمامی غەزالی یعنی زۆر سەرنجڕاکێشە ئەگەر تەماشاکەین دەربارەی مێشە هەنجوین ئەڵێتن ئەڵێ ئەلموسلم کەالنەحلەتی، ئەفەرمی مرۆڤی ئیماندار وەکو مێشە هەنگ وایە. ئەفەرمی التي تطوف بالحدائق والحقول، مێشە هەنجوین بە دەوری باخچە و بێستان و ئەوانەدا ئەسوڕێتەوە. تطعم الخير، خواردنی باش و چاک ئەخواتن. وتعطي العسل، بلام هنجوين بخشيتن. أفرمي ولا يرى أحد منها إلا ما يسر. هر كسك شتكي لميشة هنجويني إلا أويك دستي أكوي لميشة هنجويني دلي بي خوشويتن. هر شتك بي لميشة هنجويني دستي بكوي إلا ما يدل خوشي. كواتم روفي إيمان دارج دبي بهمان شوا حمو كاركاني آوابن كخلق سودي لبنيتن. خوشويستان إنساني بروجو، إنساني روجوگر پێویستە لە مێشە هەنجوین بەڕاستی فێر بیتن کە غەیری شتی پاک قبول نەکاتن و غەیری قسەی پاک و قسەی باش قسە نەکاتن و تەنها شتی باش ببەخشیتن و شتی باش بپۆشیتن، شتی پاک و چاک و حەڵاڵ بپۆشیتن و خواردنەوەی حەڵاڵ و باش بیتن و کار و کەسابەتی پێویستە حەڵاڵ و باش و چاک بیتن. ئەگەر ئینسانی مسلمان وەکو مێشە هەنجوین ئاواژیا هەموو شتەکانی پاک بوون بەڕاستی یعنی هەمیشە بە دوای پاکەوە بوو، ئەوە نیهایەتەکەی کۆتاییەکەی بە ئیزنی خوای پەروەردگار پاکە بیتن
وباش بيتن وخواي پروردگار فرمي الذين تتوفاهم الملائكة طيبين يقولون سلام عليكم ادخلوا الجنة بما كنتم تعملون. اگر انسان اوابو روج قيامت ملائكة بمان الله سلامي خواتان لبيتن دبرون بهشت او جاري بو کار و کەسابەتەی کە لە دنیاتان نەکرد کە خواردنتان خواردنەوەتان کەسابەتتان کار و کردەوەتان هەمووی پاک بوو ئیدی پاداشتی ئێوە ئەوەیە کە ئەو ڕۆکە هەمووتان پێکەوە یعنی ئاوا بچنە بەهەشت و بەهەشت پاداشتان بیتن. بەڕاستی خۆشەویستان یعنی لەو فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام زۆر پند و ئامۆژگاری تێدایە. هیوادارم کە بتوانین ئێمە ئەو صیفاتانە لە خۆماندا بینینەجێ